باز لە جیابوونەوەی هاوسەرانەکەین ئومێد دەکەین هیچ هاوسەرێک نەگاتە ئەوەی کە جیابێتەوە بەڵام هەندێک کات جیابوونەوە خۆی لەخوای هەندێک کات ئەبێتە چارەسەرێک بۆ بابەتانە بۆیە ئەم بۆ قسە لەسەر ڕێکارەکانی جیابوونەوەکەین لە ڕۆی یاساییەوە بابزانین ڕێکارە یاساییەکان چۆنە هەروە باز لە مافی هاوسەرانەکەین لە دوای جیابوونەوە ئەو هاوسەرانەی کە مناڵیان هەیە ئەوانی کە مناڵیان نییە مافەکان چۆن بە چ شێوازێک دابەشەکرێن قسە لەسەر لێکەوتەکانی جیابوونەوە شەکەین هەم لەسەر خێزان هەم لەسەر کۆمەلگاژ ئەم بابەتانە گفتوگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز شۆخان عەبدوڵا کە بەڕێزیان پارێزەری ڕاوێژکارن ئێستا لە ستۆدیۆ ئامادەن خاتو شۆخان سڵاو لێ بۆ زۆر بەخێر سپاس بۆ سپاس بۆ بینەرانیش سەرچاوان دەستپێکی گفتوگۆکانمان با لە ڕێکارەکانەوە دەست پێ بکەین دوو هاوسەر ئەگەر کێشە گیر و گرفت بکەوێتە نێوانیانەوە ئیتر بڕیاری جیابوونەوە بن ڕێکارەکانە بێت چۆن دەست پێ بکەن دیارە ئەو کاتێک کە بەڕاستی هاوسەران گەیشتنەوەی تر ژیانیان لە بنبەستە یانی هیچ چارەسەرێکی تر نەماوە دوجار چارەسەر تاکە چارەسەر وە ڕێکردنەوەی ڕێچکەکە بریتەیە لە جیابوونەوە پەرابنە بەر دادگاکان دادگای باری کەسەتیمان هەیە لە هەرێمی کوردستان کە تایبەتمەندە بە وەرگرتنی سەرجەم ئەو داوانەی کە تایبەتە بە هەڵوەشانەوەی گرێبەستی هاوسەرگیری ئەو کاتە هەرێک لە هاوسەرەکان بە تایبەتی ئەوەی کە زۆرجار بە تایبەت لە کۆمەلگای ئێمە پێیان وایە کە خانمەکە پێی باشە بۆی کە سبێنە جۆرێکی تر لە کۆمەلگا بڵێت خۆی داوای کردو ئەو بێ بە داواکار لە داواکە بۆیە چێتە ناو دادگای سلێمانیەوە کە ئێستا خۆشبەختانە بووە بە سیستەمێکی ئەلکترۆنی لە ڕێگەی ئەلکترۆنیاتەوە پەناباتە بەرزکردنەوەی داواکەی و تایە جۆری داواکەی دیارریەکە چه هۆکارێک منەمەوێت جابمەوە لە هاوسەرەکەم و ئەو ئەوراقانی کە پێویستە هاوپێچی داواکەی ئەکات و دادگا ژمارەی پێەیە تۆماری ئەکات و دوجار بەرواری دادبینی بۆ دیارریەکەت باشە هەموو کاتێکیش لە نێو دادگادا یەکسەر بڕێری جابوونەوە نادرێت تەنها کاتی بنەبەست وەکو خۆت دەڵێ چ کاتێک دادگا هەستەکات کێشەکەیان گەیشتۆ بە بنەبەست چەند نمونەیەکمان بینیەوە زۆر جار دادگا دەینێرێتە لای توێژەرانی کۆمەڵایەتی دەرونی کۆمەڵێک باری تر بۆی یان چەند مانگێک دەخاتە بەردەمیان ئەمانە لە چ کاتێکدا بڕیارەتی لێدرێت دروستە دیارەوەی بەڕێزت باسێکی بەداخەوەی کێکە لە هەڵەکانی هەڵە دادگایەکانی هەرێمی کوردستانەوەیە کە لە نێوەندی داواکەی ئابرێت لە کاتێکا دروست ئەوەیە لە پێش بەرزکردنەوەی داواکە هەر ئەوەی زانیت کە هاوسەرەکان کێشیان هەیە چونکە بۆ خۆی بەرزکردنەوەی داوای ینی بڕینی بڕیاردان لەوەی کە جا ببمەوە جامە خاڵێکی زۆر قورسەت باشترە چەند مانگێک پێش ئەوەی بچمە دادگاکان شوێنێکی تایبەتمەند هەبێت توێژەر هەبێت هەتا پارێزەرەکەش ئەتوانێت لە فەراغی نەبوونی توێژەرا بەم ڕۆڵە هەسێت خۆتان لەگەڵەوەیان زیاتر خۆتان لەگەڵەوەیان پێش بەڵێ زۆر لە پارێزەرمان هەیە کەیان بۆ نمونەیەتە ئۆفیسەکەی منەوە داواکە جابمەوە پێ ئەڵێم ینی لەگەڵی ئەڕۆم کێشەکانتان چییە ئامادەم بێم دابنیشم لەگەڵتان ئامادەین توێژەر بێنینە سەرهێڵ بەڵکو چارەسەر بکرێ ڕەنگە کێشەکە پێویست نەکە زۆر لە جیابوونەوەکانیش ئەوان بیر بێت هەرچەند داواکە بەرزەکرێتەوە ئەچێتە ناو دادگاوە ڕێکارەکانە بڕێ دوجار ڕۆژێک پێش بڕیار پەشیمانە بێتەوە و ئەگەڕێتەوە بۆیە ئەگەر تۆ پێش وەخت هەویرەکەت باش شێلا بێ بەڕاستی و تێگەیشتبی لەوەی هۆکارەکان چارەسەریانەیە لە ڕێگەی کەسانی تایبەتمەندەوە و ئەم خێزانە ڕەنگە تاکە هۆکاری و فەراغی ناویان قسە بێت یعنی کێشەیان ئەوە بێ کەسێک نەبێ گویان لێ بگرێ و کەسێک نەبێ ڕێگە ڕاستەکەی پێپشان بە ئەگەر ئەمەت پێکرد ئەتوانێت چارەسەر بێ بگەڕێتەوە ناو ئارامەکەی خێزان پێویستیش بە دادگا ناکە بەڵام لە ناو دادگاکانی هەرێمی کوردستانە کاتێکە چی لە جۆری داوای جیابوونەوە چونکە جۆرەکانمان جیاوازە مەسەن داوامانێ بە مخالعەی بە ڕێکەوتن ئەوەیە کەوتونەتە بنبەست و نووسراوەتەوە و تەنها دادگا ڕاستاندنی بۆکە یعنی تەنها دادگا ڕۆڵی تیان نابێت بەڵێ هیچ ڕۆڵێک نابینێت تەنها ڕاستاندن بۆ ڕۆژی بەرواری جیابوونەوە کاکە جۆرێکی ترمان هەیە جیابوونەوەی کە مەرج نییە کە ببرێنە لای توێژەر و دانیشتنەکە بکرێت بۆ بەداخەوە ئێستا بە جۆرێکە لە لەحزەیەکە کە ئەگاتەوە ئیترێ بێ جیابێتەوە ڕاستەوخۆڵێت بە پارێزەرەکەی ئەڵێت مخالعەیەکم بە بنووسە بە ڕێکەوتن جیابینەوە لە مەجلیسەکەوە مەتەوامان کردووە جاکە ئەوە کرا واژۆی لەسەر کراوە لەفز وترایەوە دادگا تەنها لەسەر دروستی ڕۆژی تەلاقەکە بزانێ ئایا مخالعەکە بە دروستی وتراوە کەسەکە هۆشی لای خۆی بووە سەرخۆش نەبووە لە تووڕەبوونێکی زۆرانە بووە ئەمە ڕوویە ئیدی دوو شایدیە نەبەردەمی ئەڵە بەڵێ لە بەرواری ئەو نێونە بۆ لەفزە وترا دادگا چیەکات لە ماوەی چەند خولەکێکە بڕیارەیە بە جیابوونەوە دوو کەسە چونکە تۆ کۆی قسەکانت لەسەر کۆنووسێک خستەوە هێنراوە بەڵام لە جۆرێکی ترا کە جۆری جیابوونەوەی دادگایی پێ وترێت ئەمە ئەو مرحلەیە کە بەڕێزت باست کرد لێرە حەکەمیان بۆ دانرێ توێژەریان بۆ دانرێ ماوەیان پێدرێ هەرچەند لێستا زۆر لە دادگا بەڕێزەکان
دادوەرەکان بە تایبەتی و دادوەرەکانیان بەڕاستی پەنا بنە بەر ئەوەی کاتیانە درێتێ یعنی مماتەڵاکەین بە داوا لە پێناو ئەوەی کە بەڵکو لە کاتێک لە نێوانی دوو دانیشتنا بچنەوە بەخۆیانەوە و حەل ببێت ئەو جۆرەیان کە با ڕێکەوتنی هەردوو لە ئەگەر بێت و لە دەروی دادگاکان ڕێکەوت بێتن ئەم بەڵێنامەیان پڕ کردبێتەوە و دواتر کە لە کاتێکایەتە ناو دادگاکانەوە ئەگەر ئەندوو هاوسەرە مناڵیشیان هەبێ هەربامان شێواز دادگا مامەڵە لەگەڵم کەیسەیە کە خودت ئەگەر مناڵ لە نێوانیانە هەبێ جیاواز جیابوونەوەی ڕێکەوتنی کە بە مخالعە ناسراوە لە لای ئێمە ئەو جیابوونەوەیە کە ناچێتە تەفاسیلیاوی منداڵت هەیە منداڵ نییە تۆ کاتێک چووی کە بووی بەڕابردوو تۆ کاتێک چووی کە لەفزەکەت وتووە لە مەجلیسەکە کە کۆت کردوێتەوە هەردوو هاوسەر بەرامبەر یەک دانیشتون ئەو توێتیت کە مخالعەت ئەەکەم وە جا ئەبمەوە لێ و بەرامبەر بەوازهێنان لە مافەکان یاخود وازنەهێنانت کەەوە ڕێکەوتنی خۆیانە واتە کەوترا ئیدی پاڵشیان بڵێ پەشیمان بوونەوە تۆزێک چونکە مەسلەی زەواج و تەلاقیش جدیەتە ینی شتێک نییە کە بتوانین دەستکاری دوگمەکان بکەین کە تۆ وتت بە دادگاڵی من وتومە و ئیدی دادگا تەنها ئەتوانێت لەسەر سەحات تەندروستی دروستی ئەو لەفزە لە تۆ بکۆڵێتەوە کە هاتیتە بەردەم دادگاوت بەڵێ وا بووە لەو بەروارە وتراوە منداڵت هەبێ منداڵ ئەگەرێکێکیشان پەشیمان بێتەوە هەر ناخواست پەشیمان بێتەوە ئەبێ مبەڕیری یاسایی پێبێ بۆ نمونە بڵێ من لەو کاتا لە تووڕەبوونێکی زۆرا بوو بە جۆرێک ئیرادەم لە دەستا بوو یان هاوسەرەکەم دڵنیام کە بە جۆرێک بوو سەرخۆشەکەی کە پلەی ئیرادە و ئەهلی لە دەستدا بوو ئەبێ ئەمەش دووبارە بە شاهید ئیسپات بکرێ ینی تۆزێک قورس ئەبێت ئەو کاتە ئەکلایکردنەوە دادگا بەڕاست باشە خات و شۆخان زیاترەوە کە ئێمە بەسمانە بەداخەوە دوای جیابوونەوەیە ینی کەیتە پرۆسەکە ئەگاتەوەی مەحکەمە دادگا بڕیاری جیابوونەوەکە پەسەند دەکات ئیتر ئەکەوێتە سەرەوەی ئەوە جیابوویتەوە مافەکان ئەرک و مافەکان دیاری دەکرێت مافی ژن مافی پیا و دوای جیابوونەوە چۆن دیاریەکرێت بە پێی چی دیاریەکرێت دیارە لە یاسای باریکەسێتیە بە تایبەتی لەو یاسای ژمارە 1970 ساڵی 50 بووە بۆ جۆرە بێتاقانە بووی کە بزان یاساکە ساڵێکی کۆنە بەڵام خۆشبەختانە لە هەرێمی کوردستان ژمارە 15 2008 مانێ کە تعدیلی ئەو یاسایەمان کردووە کۆمەڵێک بەرگەی باشمان بۆ زیاد کردووە لەو یاسایە بمانەوە نەمانەوەی لە جیابوونەوەکانە هەر جۆرێک کە ئاماژەم پێکرد ماف زیاتر بۆ خانمانە واتە لەبەر ئەوەی کە لێکەوتەی جیابوونەوەکان زۆرترینی زیانەکانی بەرخانمان ئەکەوێت بۆیە زۆرترین مافەکان گەڕێنراوەتەوە بۆ خانمان ئەو مافانش کە بەرخانمانەکەوێت ئەمی کە بۆتان باسەکەم لە ڕووی زانستە یاسایەکەی بۆتان باسەکەم لە بەحسە یاسایەکانە هاتووە مافی کەسیمان هەیە مافی مادیمان هەیە واتە مافانی پارەی تێکەوێت ئەو مافانشی کە ڕەبتە بە خانمەکەەوە مافە کەسەکان لە سێ بەشادانراوە جیابوونەوەی کێکە بە مافدانراوەتە تۆ کاتێک کە ژیانت کەوتە ئەو پەڕی تەنکەژە و بێچارەسەری ئەتوانی مافی ئەوەت هەیە کە جیابیتەوە دوای ئەوەش ئەچیتەوە مافی ئەوە دەیە کە سوکنایەکە دەبێت شوێنێکی نیشتەجەبوونی دەبێت کە بە پێی یاسای ژمارە 77 ساڵی 1970 ڕێکخراوە کە ئەوە گەر دوای پرسای لەسەر کراچینە تەفاسیلەوە و مافێکی تریشێ مافی دایانیە بۆ دایکەکەواتە گرتنەخۆی مناڵەکانێتی کە لە دوای جیابوونەوە بچێتە لای دایک بە حکومی دایک خاوەن میهر و بەزەی زیاترە کاتێک هەر مناڵە چێتەوە لای دایک یاخود لە چ کاتێکە ئەم مناڵە ئەدرێتەوە باوک مەرجی بۆ دانراوە ئەوەیە کە بێت دایکاتی بزانێت دایک جیای لە دایکاتی هەمووتان ئەوازانن ئەبێت دایکاتی بزانێت بێ و قورسایەتی هەڵبگرێت کە بتوانێت پێی بڵێیت کە تەواو پەرپرسیارەتی دایکاتی واتە سۆز و میهرەبانی هەبێ ژنێتی بکات دایکاتی بکات پەروەردەیی هەموو ئەو زاویانی کە زەڕورن بۆ پەروەردەکردن لە دایکاکرد بێواتە مانایەکی تر یعنی کە لە ناو خۆمانە دەوترێت پەروەردەیەکی تەندروستی منداڵەکە بکە ئەو کاتێک کە ئەمەی بۆ دادگا سەلمان بەڵێ یەکەم کەس کە لە دوای جیابوونەوە مافی پێدرێت دایکە ئەگەر مەرجێک لە دەستدرا ئەچین بۆ باوک ئەوش لە دەستیا چین بۆ نەنک و باپیر باشە باسیەوە کرد یاسای ژمارە 15 مادی 15 ئەگەر هەڵە نەبم ئەوەی کە گۆڕانکاری تیاکراوە باسیکی ئەو مادێت کردوتە بەپی ئەم یاسایی بابەتی دانیشتن یان بۆ نمونە ژن دوای جیابوونەوە مافیەوەیە شوێنێکی نیشتەجێبوونی هەبێت ئەمانەی کە زۆر جار باز دەکرێت لە دوای جیابوونەوە دەبێت تێچوویەک ئەو بڕەپارێکی پێڵم نەفەقەیە ئەوەی کە باز دەکرێت ئەمانە دەستەبەر بکرێت بۆچی لە مافەدا زیاتر هەستەکەی بەلای ژندا زیاتر شکاوەتەوە پیاوی بکات دەبێت بچێتە کۆڵان دوای ئەوە جا بۆی کە لە خزمەت تابن زیاتر ئەوەیە کە مەسەلەی مافە کەسەکانم باس کرد مافە مادیەکانمان مایەوە بۆی کە جوابی پرسیارەکەی بەڕێزیش بۆی بە نمونە هێنامەوە ینی ئەمە نمونەیەکی دیارە دروستە بۆی کە تۆ لە واقع باسی
مافە مادیەکان مافەکان ئەگرێتەوە کە پارەیە نەفەقەیە بژێویەوەی کە بەڕێزت ئاماژەت پێەیە و لەگەڵ مارەیە و لەگەڵ تەعویزێکمانێت تەعویزی تەلاقی تەعسف و تەلاقی کە پیا و بە زۆری واتە سەبەبێکی مقنعی نییە و تەلاقیەدا لەسەر مەسەلەی سوکنا ئەوە کە جۆری مافە کەسەکان بوو باسمان کرد ئەم جۆرە بۆچی دانراوە قانون دائیمەن پێشوەخت دراسە ئەکات واتە لێکۆڵینەوەکە واتە سەیری حاجە ئەکات پێویستی خانم زۆرترە بە شوێنێکی سوکنا لە پیاوەکە و پێی وایە کە پیا و دەست و برترە ئەو کاتەی کە تۆ خانم و پیاوەکە خیتە سەرجادە هەر بەراوردیشکە پیا و دەست و برترە لە دۆزینەوەی شوێنێکی سەکەن بووی و خاتون بمانێەوە نەمانێەوە پێمان خۆش بۆ پێمان ناخۆش بە دەرونی زووتر ئەڕۆخەت لە پیاوەکە لەبەر ئەم هۆکارانە وا ئەکات کە زووتر تۆ سەکەنێکی هەبێ ماڵێک باشتر بیرەکاتەوە و باشتر بە مناڵەکانێگاوە تۆ ئەرکێکە قورسی پەروەردەیت لەسرە بۆیە قانون پەنای بردوتە بەردەم ئەوەی کە ئەمە لەوە نهاتووە کە بمانەوێت پیاوان بچنە سەرجادەیان شوێنێکیانە بێت تەنها لەوە هاتووە لەبەر ئەوەی کەوتنە سەرجادی خانمێک ئاسەواری زۆر خراپتر کاریگەری زۆر گەورەتر و زۆر خەتەرتر لەسەر کۆمەڵگا بەجێ ئەم یاسایانی کە تایبەتە بە جیابوونەوە هیچ ساڵی چەنە بۆ نمونە هەموارکردنەوەی پێویست نییە چونکە ڕەنگە زۆر کات لەگەڵ گۆڕانی سەردەما کۆمەڵک بابەت هەیە یاخود کۆمەڵک یاسا بێ پێویستی بە گۆڕانکاری هەموارکردنەوە هەبێ درستە دیارە یاسا ئەماژەم پێە کە ژمارە 1970 ئەمە یاسا بنەڕەتێکەیە 1950 پێدراوە ینی 59 ئێستا لە تەمەنی دایک و باوکانمان بەڕاستی و بگراوەنگە هەش بێ باپیر بێت لەو تەمەناو یاسای دەرچوو بەڵام خۆشبەختانە بۆ هەرێمی کوردستان بۆ پارێزگارانی کە لە ڕووی دەستوری و پارێزارانی با بڵێن پارێزگاکانی کە ئەکەوێتە سنووری دەستوری هەرێمی کوردستانەوە ئەمە بە ژمارە 2008 گۆڕانکاریمان تیا کرد هاتن سێری چیمان کرد سێری کۆمەڵگامان کرد سێری ئەو پێشکەوتنانەمان کرد بۆیە من پێم باشە یەکێ لە یاسا باشەکانی کە ئێستاە بەڕوانی لەسەر و کەم کورتانێکەیە یاسای باری کەسێتیە چونکە ئێمە توانیمان زووتر لە ناوچەکانی تر پیا بگەین و گۆڕانکاری تا بکەین و بە جۆرێک بێت خێزانەگە جیاش بێتەوە کاریگەری کەمتری خات و شۆخان بگومان منداڵ لە هەر تەمەنێکا بێ پێویستی بە پەروەردەی دایک و باوکیشی هەیە بەڵام ئیتر لە کاتێکە ئەم دایک و باوکە بڕیاری جیابوونەوەیان هەموو بابەتەکانیان لە ڕێگەی دادگاکانەوە تەواوەکرێ دواتر چۆن بۆ نمونە کاتی بینین بۆ ئەو منداڵانە تەرخانەکە چن لایەن دایکەکە چن لایەن باوکەکە دەبێتە مافی منداڵ لێرەدا یان دەبێتە مافی دایک و باوکەکە یعنی مافی منداڵ چۆن دەستە بەرەکرێت دوای جیابوونەوە جایەکێک لە خەلەلەکانی یاسا لە هەرێمی کوردستانە پێمان وایە ئەگەر ژن و مێردەکە بپارێزین و بیان هێڵینەوە لە خاڵەکە ئیدی مناڵمان پاراستووە جاو قسەیت بەڕێزت زۆ دروستە لەوەی کە نەمانتوانیەوە بە دەقیقی سێری مافی مناڵەکە بکەیت چکە دوجار تۆ هەیکەلێک گەورە ئەەکەیت کە ئیتر ڕۆح و جەستە و بیر و هۆش و ئەبێت بە بەشێک لە کۆمەڵگەکەت بتەوە نەتەوێت و دوجار خێزان دروست دەکاتەوە ئێمە لە قانونە زۆر تەرکیز لەسەر ئەوە ئەەکەین کە پەلیەوەمانە چۆن دایکەکە بیبینێت چۆن باوکەکە بیبینێ ئەی لە بینینەکە چی ئەدرێ بە مناڵەکە چی بەر مناڵەکە کەوێت چۆن ئەژی لەگەڵی بۆیە بەداخۆ نەمانتوانێت بچینە ئەوە تەنها ئەوەیە بۆ شەڕە گەورەی نێوان دایک و باوکان پیا ڕابگەین یاسا هاتووە جاران خراپتر بوو لە ئێستا مانگی دوو جار یەکی مانگ و 15 مانگ ڕێگەمانەیە بە باوکەکە کاتێک کە دایکەکە منداڵەکەی وەرگرتواتە شایستەیی بوون بەدایانی منداڵەکەی وەرگرت ئەمانویش دوو ڕۆژ لە مانگێکە باوکەکە منداڵەکەی ببینێ لە شوێنێکە کە ئەو کاتە بەڕێوەبەراتی جێبەجێکردن بڕیاری ئەدا جێگەکە کوێبێ ئێستا خۆشبەختانە بۆ بە 24 کاتژمێر شەو ڕۆژێک لە هەفتەیەکە باوکەکە بۆی هەیە منداڵەکە بگرێتە خۆی بیبا لەگەڵ خۆی بژی و لەگەڵی بنوێت و هەروها مافەکانی پێ بداوە بگەڕێت یعنی واتە بتوانێت عەلەلاقەل لە ماوەی ئەو هەفتەیە جارێک سۆز و عەتف و شەحنێکی پێبا بۆ ڕۆژەکانی تر کە ڕێگەیەکی باشە بەڵام وەک تۆ ئەڵێیت ئەمە زیاتر بۆ تەفریقکردنەوەی شەڕی گەورەی نێوان دایک و باوکان زۆر باشە دەستە خۆش بێ ئومێد دەکەین خێزانەکان هاوسەرەکان ژیانێکی بەختەوەریان هەبێ بە دوور بندەوەی کە بیر لە جیابوونەوە ئەو بابەتانە بکەم بە تایبەتتر ئەگەر مناڵیان هەبێ دەستە خۆش بێ سواز بۆ پارێزانیارەکانە خات و شۆخانمان پارێزەری ڕاوشکار دووبارە سپاس بە ئامادەبوون دەستە خۆش بێت